بەڕێزان ساڵتان لەبێ هەم کاتتان باش وەک دەزانن کە 2 ڕۆژ پێش ئێستا شێروانی ڕۆژنامەوان لەلایەن پارتی دموکراتی کوردستانەوە جارێکی دیکە بە کۆمەڵێ تۆمەتی بێ بنەما سزای 4 ساڵ زیندانیکردنی بۆ بڕایەوە کە کاردانەوەی زۆرێک لە ئازادی خوازانی لێکردەوە. بەشدار حەسەن پارێزەری زیندانی کراویانی بادینان لەگەڵمان دەبێت ڕاستەوخۆ. کاک بەشدار سڵاوت لەبێ، دەمەوێت بە شێوەیەکی گشتی پێمان بڵێ هۆکاری ئەم جارەی 4 ساڵ زیندانیکردنی شێروانی چی بۆ هەرچەنە دەزانم کە بۆ خۆت لە دادگای ئەم جارە ئامادە نەبووی، بەڵام بەگشتی بۆی کە خۆت وەکو پارێزەری گیرەوانی بادینان پێشتر ئاگات لە تەواوی کەیسەکان بووە. بەناوی خوای گەورە میهرەبان بەخێر بێن. خۆت باست کرد من لە جلسەکە نەبووم، ئەو کاتە من لە میونشم بووم، بەداخەوە تەوقعی ئەومان نەدەکرد سزاکە بۆ شێوە بێ. دیارە بە 2 مادە حکمیان کردی، لە مادەیەکیان 2 ساڵ و 4 مانگ حکم کراوە، لە مادەکەی تریش ساڵێک و 6 مانگ. بابەتی تاوانی ساختەکاری ئەگەر بێت و ساختەکاری حقیقی بێ و تەزویر بێ حکمیێتە 15 ساڵ دەڕوا، بەڵام ئەوە لە حاڵەتێکدا ئەگەر بێت و کەسێک سکاڵای هەبێ و ئەگەر بێت و کەسێک زەرەر و زیانی پێگەیشت بێ لەو حاڵەتانەیە. بۆی ئەگەر سکاڵان نەبێت و زەرەر و زیان نەبێ دەبێ پێویست دەکات کە دادوەر یان هەیئەتی محکەمەکە سێ حاکمن دەبووە زیاتر خەفیفتری کەن سزاکە سوکتر بکەن. ئەمە لە ئەدلەی جینایی جواب هاتیتەوە دەڵێ لە شوێنی بەرامبەر پەنجەمۆری گۆدار زێباری شێروانی پەنجەمۆری کردووە، بەڵام پەنجەمۆرەکە لە بۆ قازانجی ئەوان بووە و لە زیادی گۆدار ئەو کاتە گۆدار لە ژوورشکە بووە، ئەوە لەگەڵەوان نەبوو، لێک جودا کرابوونەوە ئەو کاتی. پاشانجی ئەوان پێشتر تەفویزی یەکتریان کردووە، ڕێگەیان بێکتر داوە کە هەر کەسە و پەنجەمۆر لە زیاتر یەکتر بکات. ئینشاءڵڵا ئێمە لەگەڵ تیمی پارێزەران ئەو مؤتەمەری کۆنگری لۆزان تەواو بێ لێرە بگەڕینەوە کوردستان. 30 ڕۆژمان لەبەردەستدایە بۆ تەمیزکردنەوە بۆی تانە لە بڕیارەکە بدەین، تانەری دەدەین و ئومێدیشم وایە کە پێشم وایە کە سزای بۆ شێوەی نامنێ پێم وایە ڕەنگەکەم بکرێتەوە، چونکە ژمارەیەکی زۆر لە دادوەری بەڕێز دادگای تەمیز ئێمە هەم سەردانیشان دەکەین، هەمیش لای هەیەشی جوان لە کە بریتێ لە تانە لێدان و بڕیارە جێبەجێ دەکەین. دوای کاریگەری هەیەتانە لێدانتان بۆ کەمکردنەوەی حکومەتی شێروانی بەدڵنیاییەم پێم وایە تەسیری هەیە لە بەروی کاتی خۆی مەسعود شەنگالی و شێروان تاهاش بە هەمان شێوە هەریەکە و 3 ساڵ حکم ببوون، 3 ساڵ و 6 مانگ و دواتر تانەمان لێدە بۆ 2 ساڵ. پێم وایە ئینشاءڵڵا ئەوانەشی دزیش بە هەمان شێوە تانەمان لێدە کەم بوویەوە. ئێستا بەگشتی چەند کەس لە زیندان لە ماونەتەوانە لە گیرەوانی بادینان؟ تەنها 2 کەس ماون گۆدار زێباری 16 ئازاد دەکرێت، هیچ قەزیی لەسەر نماوە، بەڵام شێروانی ئەو قەزیی لەسەر ماوە و قەزیەکی تریشەیە لەگەڵ ئەفسەرێکی ناو ئیدارەی چاکسازی گەورانی هەولێر. دیارە ئەفسەرەکە سکاڵە لەسەر نووسیوە تاریدی خۆم خێزانمی کردو و 2 شایریشی هێناوە، ئەوی 6 موعیدی محکەمی بۆ دانەدراوە. ئەم جۆری مامەڵەکردنەوەی دەسەڵات بەتایبەتی لەگەڵ ڕۆژنامەوان شێروانی بۆچی ئەگەڕێتەوە؟ خۆی ئەوانە بەڕاستی بڵێنڵێ ئەوانە مەزموعەکەن خەڵکی ینی ئەو دەنگانانەکە ڕەخن ئەگرێن قبولی زوڵم و ئەو شتانە ناکەن، بۆیە دەسەڵات ڕەنگە تەقبولی هەزمی ئەو ڕەخنانی پێ نەکرێت. باشە، لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا لێدوانی دیندار زێباری هەبوو باسی لەوە کردبوو کە هیچ زیندانێکی سیاسی لە باشووری کوردستان و بەتایبەتی لە ناو هەولێردانە تا چەند لەگەڵ قسەکانی ئەوەی وەکو پارێزەرێک. بەخوا من نەسی یان دەقی لە دوانەکەم نەبینەوە جەناب باز دەکەی، بەڵام هەر قاعیان هەیە لە هەولێر لە سلێمانی قاعەیە بە پێ دەکرێت جودا بکرێتەوە بەندی سیاسیەکان. یعنی سەر لە بەری لێدوانەکەی دیندار زێباری سەرۆکی ڕاستپاردنەوەی دەوڵەتەکان بەدرۆخەیت. بەخوا من نازانم چی گوتی، حەز ناکەم جاوی بدەم. سپاس بۆ جەنابەت. دەمەوێت پێم بڵێ لە دوایین قسەشتا ئێوە ئەم چەند ڕۆژە بۆ کۆنفراسی لۆزان سەردانی سویسراتان کردووە، سەردانی لۆزانتان کردووە، وەکو پارێزەرێک کە ماوەیەکی زۆرە کار لەسەر گیرەوانی بادینانەکەی لەسەر ئازادی ڕادەربڕینەکەی لە باشووری کوردستان، پلانت هەیە کە سەردانی هیچ لایەنێکی فەرمی بکەی لێرە تاوەکو دەنگی وەکو ئازادی خوازێک دەنگی ئەو گیراوانە بگەێنیتە ناوەندەکانی ئەوروپا؟ ناوەڵام من تەنها لە ئەو کۆنگرە هاتیمە، کۆنگرە ئەویش بەتاکید ڕێی خۆمانەیە قسەمان دەبی ئینشاڵڵا ناو کۆنگرەکە، بەڵام بابەتی کە وەختەکەم زۆر کەمە تەنها ئەو 3 ڕۆژەکە تەواو دەبی، ئەمن 25 مانگ دەگەڕێمەوە. دەستەکان خۆش بێ. زۆر سپاس.